بەڵێ لەم تەوەردا باس لە تێڕوانینی دەوروبەر و مامەڵەکردنی دەوروبەرەکەین لەگەڵ خودی تاکەکان خۆیان و چۆنیەتی تێڕوانینیان بەرامبەر بە تەمەنە جیاوازەکان و مامەڵەکردن و هەڵسوکەوتیان بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر میوانداری دانا نادر سەرپشتیاری ڕێنماییکاری دەرونی ئەکەن کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک دانا، بەیانیت باش. بەیانتان باش، بەیانی کارمەندانی هێناڵتی و کەناڵە بەڕێزەکەتان باش. تەمەناکەم سپێدەیەکی هێمن و هێوەر بێ بۆ هەموو لایەک و بەڵێ فەرموو. سپاسی پەروەردگارەکەم لەسەر بارینی ئەو باران و ڕەحمەتەی کەوا پاژماوەیەکی زۆر لە دەڤەرەکەی ئێمە ئەم بەیانیە باران باری و هیوادارم ئینشاءالله ئەم ڕەحمەتە تەواوی پارچەکانی کوردستان بگرێتەوە و هەر چوار پارچەی کوردستانیش هەر بە ئاوادانی و دوور لە ئافەتی وشکە ساڵی بمێنێتەوە ئینشاءالله. بەڵێ کاک دانا، ئەمێ لە سەرتادا بۆ پرسیارە دەست پێ بکەم. قۆناغە جیاوازیەکان و ئیتەمەنەکان، جیاوازی کۆمەڵگاکان چۆن ئەڕوانە جیاوازی تەمەنەکان بەپێی هەڵسوکەوت و مامەڵەکردنیان؟ بەڵێ دادەکەم بۆ تەعاملکردن لەگەڵ ئەم بابەتەیە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر ئەو زانیاریانەی کە ڕەتی بە لایەنی کۆمەڵایەتی تەمەنەکانەوە هەیە و هەموو تاکێکەیەتە ژیان لەناو کۆمەڵێک ژینگەی کەلتوری و کۆمەڵایەتی و خێزانی و ئابووریە چاو گوێ ئەکاتەوە. بۆیە لە زانستی کۆمەڵاسیە وتەیەکەیە کە ئەڵێ مرۆڤەکان بوونەوەرانێکن کۆمەڵایەتین، واتە خۆیان بۆ خۆیان ناتوانن پێداویستەکانی خۆیان بە تەنیا پڕ بکەنەوە، بۆیە هاتوون لە دەوریە گرت بوونەتەوە و کۆمەڵگەیان دروست کردووە. کۆمەڵگەش دابەشە بێ بۆ سەر چەندیەکەیەک لە ناو سیستەم و بنیادی دروستبوونی کۆمەڵگەیە بچووکترین یەکە و بۆتەی ئەم دروستبوونەش بریتێ لە خێزان. بەڵام تێڕوانینی تەمەنەکان سەرەتا باوە دەست پێ بکەین بۆ هەموو مامەڵەکردنێکی مرۆڤ لەگەڵ خۆی و دەوروبەری ئەبێت کۆمەڵێک پێوەەر کۆمەڵێک بابەت ڕەچاو بکرێ بۆی بڵێن ئەم مامەڵەیەکی دروستە و تێڕوانینێکی دروستە. یەکەم گونجان و دروست هاتنەوەی ئەم مامەڵەیە لەگەڵ ئەو پێوەرە خێزانی و پەروەردەی و کەلتوری کەوا کۆمەڵگە بۆی داناوە، چکە ئێمە ئەزانین کە ئێمە یەینە دنیاوە لە ناو ژنگەیە کە هاتوونەتە دنیاوە کەوا ئێمە دەستمان لە دروستبوونی نەبووە، بەڵکو جیلی پێش ئێمە لە ڕووی پرۆسی بە کۆمەڵایەتی بوون لە ناو خێزان و قوتابخانە و گەڕک و ژینگە و دەوروبەرە بۆمان دروست بووە و ئەبێ ئێمەش بۆ ئەوەی هێڵە سوورە کۆمەڵایەتیەکان نەبەزێنین ئەبێ بۆ تەعاملکردن لەگەڵ هەرێکی لەو قۆناغانە سەیری ئەو وێنایانە بکەین کە ئێمە لە ڕۆژانی پەروەردەبوونمانە دیومانە لە کەسانی دیکەوە چۆن تەعامل کراوە لەگەڵ ئەو قۆناغانەیە، ئێمەش بتوانین هەر هیچ نەبێ ئەگەر بتوانین سەربارێکی باش بکەین بۆ ئەو تەعاملانە بۆ ئەو مامەڵەیە بتوانین هاوشێوەی ئەو چوارچێوانە هەڵسوکەوت بکەین کەوا کۆمەڵگە و کەلتوری خێزانی و پەروەردەی و کۆمەڵایەتی بۆ ئێمەی داناوە. بەڵێ کاک دانا، دابوونەریت و کۆمەڵگە و کللتور کە تازە ئاماژەت بە کللتور کرد بە هۆکاردا ئەندرێن کە نەتوانرێت تاکەکان وەکو خودی خۆیان مامەڵە بکەن هەم لەگەڵ خێزان هەم لەگەڵ دەوروبەر. بۆ مامەڵەکردن پێویستمان بە کۆمەڵێک شت هەیە، کەلتور تا کەلتور فەرقی هەیە، پەروەردەکردن تا پەروەردەکردن جیاوازی ئەبێت، بەڵام بەوەی کە من بمەوێت چی لە دڵی خۆم هەیە ئەوە بە دەرەجەی یەکەم بمەوێت چی لە دڵی خۆم هەیە بە سەراحەت بە دەوروبەرەکەمی بڵێم ئەگەڕێتەوە بۆ ئەو بۆتە و سنوورە ئازادیە پەروەردەیی کەوا تاکەکە لە ناو خێزان لە قوتابخانە و لە کۆڵان و لە ناو کایە کۆمەڵایەتیەکان پێی دراوە. هەر لە سەرەتاکانی تەمەنی مناڵیەوە ئەگەر گۆش کرابێ بەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ماسک نەکا، یعنی ڕووپۆشی کۆمەڵایەتی فەیک و مزەیەفی نەبێ، ئەوە ڕەبتی بەو ڕادە پەروەردەیی هەوە کە تا چ ڕادەیەک ئازادی ئەدرێ بەم تاکە کەوا چی لە دڵیاتی بیڵێ و چی سەراحەتە بیڵێ. بۆیە من بۆ گەڕانەوەکەی زۆر کاریگەری کەلتور ڕاستە کەلتوری کۆمەڵایەتی کاریگەری ئەبێ، بەڵام یەکەم بۆتەکەوا مناڵی تیا پەروەردە ئەبێ کەوا تاکەکانی تیا گەورە ئەبن بریتە لە خێزان و ئەو دوو کەسەشی کەوا زۆر تەئەسیریان لەسەر ئەم پەروەردەیە هەیە بریتین لە دایک و باوک و ئەگەر ئەم دایک و باوکە خۆیان لە ناو ژینگە و کەلتور و پەروەردەیەکی
جیاواز پەروەردەبوو بن بە ڕێژەیەکی زۆر هەر هەمان وێنە ئەدەنەوە بە مناڵەکانیان و هەمان چاوەڕوانیان ئەدەنێ بەڵام خۆ ئەمەیان کارێکی باش نابێت چکە ئەبێ ئەو مناڵە بۆ سەردەمی خۆی پەروەردە بکرێ و بۆ ژینگەی خۆی پەروەردە بکرێ بەڵام من پێم وایە ئەوەی کە جەنابەت ئەی فەرمووی ڕادەی ئازادی پەروەردەی خێزانی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەم تاکە تا چ ڕادەیەک بتوانێت چی لە دڵ و دەرونی خۆی هەیە بە ئازادی تعبیری لێ بکە لە هەموو ژینگەکانە بەوەی شتێکی بەدڵ نەبوو نابکە بەوەی سنوور بۆ بەرامبەرەکانی دابنێ بەوەی کە پێویست نەکە بە ئاسانی بۆ هەموو شوێنێ ببرێ شوێن هەموو بیرۆکەیەک بکەوێ هەر کەسێک وتی و وەرە با بچین ئەو لە دوی کەوێ و بڕوا بە شوێنە. بەڵێ خێزان و پەروەردەکردنی منداڵ هەم دایک و باوکان بۆنە منداڵێکە لە سەرەتایەوە یاری ئەشکێنێت یاخود تۆزێ هاروهاجی ئەکا لە ماڵەوە دایکەکەی یاخود باوکەکەی یانەکەی لە ئەندامانی خەزانەکەی ئەیشکێنە ئەو مناڵە ئەشکێتەوە ئەمە تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەو منداڵە جێ دەهێڵێت کە بەرەو تەمەنکە گەورە ئەبێت مناڵێکی گۆشەگیر دەرەچێت کە نەتوانرێت لەو تەمەنەی کە هەیەی وەکو یاریکردنە یاخود یاریکردن لە کۆڵان یاخود تێکەڵبوون لەگەڵ هاوڕێکانی تا چەند ئەمە کاریگەری سلبی لەسەر ئەو مناڵە جێ ئەهێڵێت. بەڵێ پەروەردەکردنی منداڵ خۆی بۆ خۆی بابەتێکی زۆر فراوانە و خۆی بە تەنها چەندین بەرنامەی ئەوێ بەڵام بە کورتیەکەی با ئێمە وا بڵێن ئەو مناڵی کە هاروهاجی ئەکا بە مستەڵەحەکەی جەنابەت یا ئەو مناڵی کە شت ئەشکێنێ یا ئەو مناڵی هەر جۆرێک تەعاملی هەیە با من سەرەتا تێبینیەک بدەم دادە ژینگەی کۆمەڵایەتی بۆ پەروەردەکردنی مناڵ لە خێزانی ئێمە لە واقعی کۆمەڵایەتی کوردستانە ژینگەیەکی گونجاو نییە ئێستا ڕوونیەکەمەوە چۆن منداڵ لە ناو چوارچێوەی ماڵەوەیە دەست بۆ هەر شتێکە با بڤەیە کە دائنیشە لە ژووری میوان کە دائنیشە لە مەطبەخ کە دائنیشە لە ژووری خۆی بڤەیە بۆچی لەبەرەوەی بە هەزار زەحمەتی بە هەزار مەینەتی بە هەزار قەرز و خۆڵە باوکی ماڵێکی پێکەوە ناوە و ژیانێکی بۆ دروست کردو و ناکرێ ئەم مناڵە بچێ هەموو تاقیکاری و بچێ هەموو وزە و تاقەکەی لەوێ وەربگرێ کە یەنە دەری خێزان گۆڕەپانێک باخچەیەک شوێنێکی یاریکردن شوێنێکی بەسەربردننی ئەو تاقە و وزە و کاتە زۆرەی کە مناڵ هەیەی نیمانە و هەمان بوو نەمان بوو قوتابخانەکان بوو ئەویش ماوەی ساڵ و نیوێکە لەبەر واقعی کۆرۆنا نەتوانراوە مناڵ بچێتەوە قوتابخانە و ئەو هەڵبەز و دابەزێ بە دڵی خۆیەتی بیکە و لەوێش بە ڕێژەیەکی زۆر جەوەکە مولائیم نییە ژمارەیەکی زۆر لە قوتابخانەکان تەنانەت گۆڕەپانێکی تاتانیان نییە ساحەکە چیمەنتۆیە و هەموو کەوتنێک و بەرکەوتنێکی مناڵ لەوێ بریتیە بێ لەگەڵ شکانی پەلێکی جەستەی بریتیە بێ لەگەڵ ئازار پێگەشتنی بریتیە بێ لەگەڵ ئەو شتانەیە بۆیە کە ئێمە هەموو شتەکانمان لە ئازادی مناڵ تەسک کردەوە بەهۆی ئەو واقعە کۆمەڵایەتی و ئابووری و خێزانی کە هەمانە منداڵەکە منفەزێک نادۆزێتەوە بۆ ئەوەی ئەو تاقە زۆرەی سرف بکە بۆیە ئەو گرفتە دروست ئەبێ بۆیە زۆر جار دایک و باوکان هاواریان لەوەی کە زۆر ئەجوڵێ زۆر قسە ئەکا زۆر عەزێتمانەیە بۆ لەبەرەوەی دەست بۆ هەر پارچە و بەشێکی ماڵەوە ئەبات بڤەیە و جێگەی چییە جێگەی ئەوەیە کە مشکێنە دانیشە بە هەزار دەردی سەری فەرشێک کڕاوە سیارەیە کڕاوە ماڵێک پێکەوەنراوە قەنەفەیە کڕاوە چیە کڕاوە ئەم مناڵە بەرگەی پێنج ڕۆژی ناگرێ بەڵام وەکو پێم وتی ئەگەر پارکێک هەبێ ئەگەر باخچەیەک هەبێ ئەو مناڵە بچێ ڕۆژانە لە نزیک ماڵەکەی خۆی لە گەڕەکەکەی خۆی ئەو تاقە و توانایی کە هەیەی سەرفی بکە ئەو وەختە کە مناڵ لە شەحنە و تاقەکەی سەرف بوویەوە و هێور بوویەوە توانای گوێگرتنی شێبێ بۆ دەوروبەر بەڵام من داوایەکم لە دایک و باوکان هەیەکەوە هەموو تەمەنێکی مناڵ لە قۆناغە جیاوازەکانە هی ئەوە نییە کە ئێمە بڵین ئەبێت ئەو شتە بکە بەڵام هەنێک لە دایکان و باوکانی بەڕێز چۆن باوکو دایکی خۆی پەروەردەی کردووە بە هەمان شێوە تەعامل لەگەڵ مناڵەکەی خۆی ئەکا ئەڵێ لە سەردەمی ئێمەیە 5 براو 2 خوشک لەژێر 2 بەتانی ئەخەوتین ئێستا هەر یەکێ بە ژوورێکی تایبەتیش ڕازی نییە لە سەردەمی ئێمەیە لە عابەمان نەبوو هەموو لە عابەکەمان بریتی بوو لە خۆڵ و دار و چیلکە و چڵێەوەی کۆڵان بەڵام ئێستا بە هەزار ئامێر و ئامراز نیەتی بەڵام ئەوەش با بڵێن ئێمە بەرکەوتەی کۆمەڵایەتیمان هاوڕێیەتیمان لە کۆڵان زۆر کەم بووەتەوە تێکەڵاویمان زۆر کەم بووەتەوە دایک و باوک بە بۆنەی سەرقاڵیان بۆ ژیانی کۆمەڵایەتی بە بۆنەی مەشغوڵی کاروباری ماڵ بەهۆی ئەوەی هەموو ماڵێک مناڵێک و دوان زیاتری نییە ئەمانەوە ئەکا کە ئەم منداڵە دەرچە و منفەزێک نەدۆزێتەوە بۆ جێبەجێکردنی مەهارەتە ئیجتیماعیەکانی بۆ گەشەکردنی فلتەراتی عەقڵی بۆ پێداویستیەکانی بۆیە کە منداڵ بیری کردەوە گوێی لێ ناگیرێ سۆزی نادرێتێ عەڵفی نادرێتێ چیرۆکی بۆ ناگێڕدرێتەوە لەوە ناپرسرێتەوە کە ئەمڕۆ چۆن بەسەر بردووە لە قوتابخانە هەموو گەورەکان سەرقاڵی ئەوەن چۆن فریای ژیان بکەون چۆن فریای ئەوە بکەون تەنها سکو و پۆشاک و ماڵ و فڵانی فریا بکەون ئەمەوە ئەکات ئەم منداڵە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە جەنابۆی فەرمووی هاری ئەکا و شت ئەشکێنێ
بەڵام ئەبێت منداڵ لەلایەن دایک و باوکەوە لە قۆناغێک لە قۆناغەکان بە دوای 4 ساڵی تەمەەن فێر بکرێتکەوە دروست کامەیە نادروست کامەیە باش کامەیە ناباش کامەیە ڕەوا کامەیە و ناڕەواش کامەیە. بەڵێ بێ دوایە تا چەند کۆمەڵگا ئازادی بۆ تاکەکان دەستەبەر کردووە کە بەپێی تەمەنەکانی خۆیان هەستوکەوت و مامەڵە بکەن. من لەو دەستەواژەی ئازادی جەنابەت ئەبێ زیاتر ڕوونی کەینەوە. ئەگەر ئازادی بە مانای بری ژیان بۆ خودی خۆی بێ کەسەکە ئەوە ئەو کەسە لە ژیانی کۆمەڵایەتی خۆی کۆمەڵێک ئەرکی لەسەرشانە واتە کۆمەڵێک ڕۆڵی لەسەرشانە. جەنابەت وەک پێشکەشکار لە ستۆدیۆ دانیشتووی بۆ خوشتی کەسێکی و خێزانداری لە شوێنێک و منداڵشت هەیە ئەمە بە گریمانە باسەکەین و پوری بۆ کەسێک براژنی بۆ کەسێک ژن خوشتی بۆ کەسێک ئەمانە پیانەوترێ ڕۆڵی کۆمەڵایەتی و هەر یەکە لەو ڕۆڵە کۆمەڵایەتیانە چاوەڕوانی ئەو ئەدا و کاراییە کۆمەڵایەتی لە تۆ ئەکا کە ڕۆژانە بتوانانی بە پێی پێویست سەر لە دایک و باوکت بدەی هەواڵی خوشکەکەت بپرسی لەگەڵ مناڵەکەت باشبی هەواڵی خوشک و براکەت بپرسی لەگەڵ وەزیفەت و هاوپیشە و هاوکارەکانت باشبی اینجا پێت ئەوترێ کەسێکەوە گونجا و کەسێکی دروستە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بەڵام ئازادی ئەگەر بە مانای سنوور بەزاندن بێ لەگەڵ ئەوانی تر ئەگەر بە مانای گوێنەدان بێ بە سنووری ئازادی کەسەکانی تر ئەگەر بە مانای پشتگوێخستنی ڕۆڵە کۆمەڵایەتیەکانت بێ لە ژیانی کۆمەڵایەتیە ئەوە و ئازادی هەرگیز کۆمەلگە ڕێگەی نادا و بیریشمان نەچێ کۆمەلگا شتێکی تایە زیاتر زانانی کۆمەڵناسی و کۆمەڵناسەکان دەرکی پێ ئەەکەن ئەویش بریتە لە کۆنتترۆڵی کۆمەڵایەتی واتە زەبتی ئیجتیماعی ئەم تاکە بۆ ئەوەی کەسێکی گونجاو بێ و بەسوود بێ و زۆربەی کاتەکانی سەرقاڵ بێ بە خزمەتی کۆمەلگاوە وای لێ ئەکان نەیپەرژێتە سەر ئازادیەکانی خۆی لە چیەوە لە چوارچەوەی ئەو ئەرکە کۆمەڵایەتی کە هەمانە. بەڵام ئەم ڕادە ئازادیە وەک گوتم لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایش کە ئەگۆڕێ و لە تاچێک بۆ تاچێک ئەگۆڕێ و لە سەقافەت و ئاستی پەروەردەی خێزانی و ئاستی خوێندن و ئاستی پێگەیشتووی و تێگەیشتووی دەرونی و کۆمەڵایەتی تاکەکان ئەیگۆڕێ. بەڵام دوولایەنەیە کۆمەلگا ئەگەر لێی بگەڕێی هەرگیز نایە تۆ کەسێکی ئازادبی چونکە ئیشی پێتە بۆ بەردەوامی خۆی ئیشی پێتە بۆ ڕایکردنی کارەکانی خۆی بۆ بەردەوامیدان بەو قەرەباڵخی کە ناومان ناوە کۆمەلگە و بەو گردبوونەوەی کە هەمانە. بەڵام ئەبێت تا گوریا بێ ئازا بێ لەوەی کەوا خۆی نەسووتێنێ بۆ تەواوی کۆمەلگە و لەوەش بێت تەواوی کۆمەلگە نەسووتێنێ بۆ خۆی واتە ئەبێ ئێمە نێوەندێک بگرین لەو نێوەندەیە چ بۆ خۆمان ژیان بکەین چ بەوەش خزمەتێکی کۆمەلگە بکەین و سونێرێک بۆ ئازادەکانی کۆمەلگەش دابنین. ئاماژەت بەو گونجاویە کرد گەرت لە هەندێک لە تاکەکان ئەو گونجاویە ئەنجام بدەن بۆنە لەگەڵ کەسانی چواردەوری خۆی لە شوێنی کارکردن یاخود لەگەڵ هاوڕێکانی ئەم گونجاویە ئەکەوێتە ئەوەی کە ئەم کەسە بێتە قاڵبی دەرەوە خودی خۆی یعنی وەکو خودی خۆی لێنێت ئەو کاتەیە هەم بۆ ئەوەی گونجاویەکی هەبێت لەگەڵ دەوروبەر و کۆمەڵگای. با پرسیارەکەت ڕوونترکەمەوە ئەگەر تعاملکردنەکە تعاملکردن لە جۆری مامەڵەی ئازاد بێ وەک ئەوەی من بمێ بچمە ناو گروپی هاوڕێیانەوە و کەسێک بە ئازادی خۆم بکەم بە هاوڕێی خۆم ئەوە ئەبێ 100% ئازاد بم لەوەیە کە من چۆن ئەمەوێت تعامل لەگەڵ ئەو هاوڕێم بکەم و ئەبێ پێشی بڵێم و تێشی بگێنم کە من ئەو جۆرە هاوڕێم قوبوڵە کە من تا ئەو سنوورە ئابوو شێوەیە قوبوڵمە. بەڵام ئەگەر من لەسەر پیشەکەم بم لە ناو کایەک لە کایەکانی ژیان بم چ مامۆستا بم چ سایق بم چ شۆفێر چ کارمەند چ دکتۆر هەر پیشەیەکم هەبێ ئەبێ بۆ تعبیرکردن لە ئازادیەکانی خۆم ئاگادار بم سنووری ئازادیەکانی کەسی تر پێشێل نەکەم. دوو ئەو چوارچێوە یاسایی و ئەرکە وەزیفەی کە من هەمە لە ژیانی کۆمەڵایەتی نابێ پێشێلی بکەم. بۆ نمونە هەموو پیشەیەک پێویستی بەوایە ئەم کەسە پێش سەعات 8 لەسەر کارەکەی ئامادە بێت ئەمە پێوترێ سنووری کار. بەڵام ئازادی و دەرونی من ئەڵێ ناتۆنی و ساعتی کەش بخەوە و با درەنگتر بچی. بۆیە ئەگەر کەسێک محاسبە کرا لەسەر ئەوەی یاسای کاری پێشێل کردووە نابێ ئەو لۆمەی دایرەکە و وەزیفەکە و شوێنەکەی بکاکەوە پێشێلی ئازادیەکانی کردو. نا ئەبێ ئێمە بڵێن ئەم گونجاویە لە ڕادەی جۆری ئەو پەیوەندی کە بریتە لە ئازادی هەڵبژاردننی پەیوەندیەکە بڵێ ئەبێ زۆر ئازاد بێ. بەڵام ئەو پەیوەندیانەی کەوا بریتین لە پەیوەندی خوێن و خێزان بریتین لە پەیوەندی ئابووری بریتین لە پەیوەندی پیشەیی ئەم جۆرە پەیوەندیانە ئەبێ 150 ئازادی تاکە کەسی تیاابێ لە شێوازی ممارەسەکردن بەڵام 150شی تیاابێ لە ڕەچاوکردنی ئەو سنوور و چوارچێوە یاسایی و ئەرکی کەوا تاکەکەی تایە ئەژی.
بەڵێ بێمە سەر باسی بەساڵاتچوان بۆ منەوانی کە تەمەنیان لە هەڵکشانە و تەمەنیان بەرەو سەرەوەیە ئەو کارانی یاخود ویستیان هەبووە بۆ پۆشینی جلێ یاخود کاروباریکان ویستووە کە لە ڕابردوودا ئەنجامی بن ئەنجامیان نەداوە لە ئێستادا ئەنجامی ئێن ئەمانە کۆمەڵگا چۆن تێڕوانین بۆ ئەمانە ئەکات بەساڵاتچوان بە حکمی چوونە تەمەنیانەوە پێیان ئەوترێت فەرهەنگ و ئینسکلۆپیدیای زانیاری و تەواوی ئەو ئەزمونەی کەوا چەندەیەی ڕابردوو لە کۆمەڵگەیە هەبووە لە ڕووی خێزانی لە ڕووی پەروەردەیی لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆیە بەساڵاتچوان بیان ئەوترێت قوتابخانەی ژیانی کۆمەڵایەتی بەڵام بیرمان نەچێ هەموو تاکێک بۆ جۆرێک لە جۆرەکانی ڕەفتارکردنی دوو دانە پاڵنەری هەیە پاڵنەرێکی کۆمەڵایەتی بەوەی کە وا ئەکا من بۆ دەستخستنی هاوسەنگی کۆمەڵایەتی بمەوێ بچمە ناو ژیانەوە و تەعاملێک یان هەڵسوکەوتێ بکەم دووهەمینیان لە ڕووی دەرونیەوە هەموو کردار و ڕەفتارێکی تاکە کەس لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنیا بێ بە تەمەنی بە ساڵاتچوانیشەوە بۆ بەدەستهێنانی پێویستیەکی دەرونی و بۆ وەڵامدانەوەی پاڵنەرێکی دەرونیە کەوا ئەکات من ئەو کارە ئەنجام بدەم با نمونونەکە ڕوونترکەینەوە من برسیمە پاڵنەری برسێتی لە ڕووی دەرونیەوە ئەکا لە من کەوا بمەوێ خۆم تێر بکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەبێ من بچم لە نانەوایەک لە چێشخانەیەک لە شوێنێک خواردنێک پێداویستیەک پەیدا بکەم بۆ پڕکردنەوەی چی بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیە بەڵام ئەبێ ئاگادار بین هەر ئەو کەلتورە کۆمەڵایەتی کە بە تەمەنەکان بریتی بوون لە مامۆستا و ڕنگڕێژکەری ئەو کەلتورە کۆمەڵایەتیە هەر ئەو کەلتورە کۆمەڵایەتیە کۆمەڵێک چوارچێوە و سنووری داناوە بۆ بە تەمەن و بە ساڵاتچووەکان کە گەشتنە ئەو قۆناغەی تەمەن وها مامەڵەکردن باشە وها مامەڵەکردن باش نییە لەبەرکردنی ئەو جۆرە جنوبەرگە دروست و گونجاوە لەبەرکردنی ئەو جۆریان باش نییە و ڕۆشتنە ئەو شوێنە بۆ کەسی بە تەمەن گونجاوە نەچوون بۆ ئەو شوێنە ئەوە شتێکی نەگونجاوە واتە هەموو تەمەنەکان بە تەمەنی بە ساڵاتچوانیشەوە بە کەلتوری کۆمەڵایەتیت لە کۆمەلگایە وادرێ ئەکا چوارچێوە سنووربەند بۆ دابنێ بەڵام هەندێک لە تەمەنەکان بە هۆی دەرکەوتنی کۆمەڵێک کۆنیشانەی دەرونی وەک نیشانەکانی نەخۆشی زەهایمەر بێ وەک نیشانەکانی نەخۆشی شیزۆفرینیا بێ وەک دروستبوونی جۆرێک لە خەڵەفانی کۆمەڵایەتی پێ ئەوترێ ئەمانە ئەگەر دەوروبەر لیان تێنەگا ئەگەمانە ئەگەر دەوروبەر نەیان ناسێ لە هەن شوێنێک بن لە هەنێک لە جێگاکان ئەگەر ببینرێن جێگەی تێڕامان ئەبن بەڵام بۆ کەسانی خوار تەمەنی بە ساڵاتچوان زۆر گرنگە کە بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو تەمەنەیەکەن لە قسەکاندا کاکدانە ئاماژەت بە سنوور کرد گەربێت و ئەم سنوورە ئەوانەیت کە تەمەنیان بەرەو سەرەوەی تی بپەڕێن زیانی بۆ دەوروبەر و کۆمەڵگا و خێزانەکە ئەبێت ئەگەر بەزاندنەکە با من وای بڵێم پیاوێکی زانا هەیە قسەیەکی هەیە ئەڵێت تەواوی سنوورەکان مرۆڤ خۆی دروستی کردووە هەر ئەبێ مرۆڤ خۆشی تێکیان بشکێنێ ئەگەر کەسێکی بە ساڵاتچوو ویستی ئەم سنوورە ببەزێنێ دوو جۆری هەیە وەک گوتم پێشتر باسم کرد سنوورێک ئەگەر ئازادیەکانی تەواوی کۆمەڵگە و دەوروبەر بێ ئەوە هەمومان لێ مەسئولین بە کەسی بە ساڵاتچووشەوە بەڵام ئەگەر بریتی بێ لە تعبیرکردن لە ئازادی و حڕێتی خۆی ئەوە ئەبێ ئێمە پێداچوونەوە بەو کەلتورە کۆمەڵایەتیە بکەین کەوا بە ساڵاتچوویەک ئەوێت چی بپۆشێ بیپۆشێ ئەمە زیان لە من ناگەێنێ و ئەوێت چۆن بژی با بژی ئەوە زیان بە ئێمە ناگەێنێ و ئەوێت چۆن هەڵسوکەوت بک بە حڕ و ئازادی خۆی ئەوە زیان بە ئێمە ناگەێنێ بەڵام لە تەعاملکردن دوو ڕەهەندی شخصیاتی هەیە یەک لەو تەعاملەی من ئەیکەم کەسانی خوار خۆم یا کەسانی پێچەوانەی خۆم بە کەسانی خوارخۆم و ئازنزم دانەنێن و بە کەسانی دواکەوت و ڕەجعی دانەنێم لە قسەکانم دووهەمینی نەشمەوێ ئەم تەعاملە بکەم بە مۆدێل بیکەم بە جۆرێک لە کەلتوری تایبەتی دروستکراوی خۆم و بە زۆر فەرزیکەم بەسەر ئەوانی کەیە ئەجینا ئەو تەعاملەی کە ئەکرێت ئەم دوو ڕەهەندەی تێدا نەبێ هیچ گرفتێک بۆ ژیانی کۆمەڵایەتی و هیچ گرفتێک بۆ خودی تاکەکان ناهێڵێتەوە بەڵام لە هەردوو بارەکەیە لێک تێگەشتن و گفتوگۆ ڕەگەزی سەرەکی قبولبوون و پەسەندبوونی ئەو مامەڵەیە کەوا هەیە لەگەڵ دەوروبەرە بەڵێ کاکدانە ئێمە تەوەرمان لەسەر مامەڵەکردنی کۆمەڵگا بوو لەگەڵ تەمەندا بەڵام من ئەمەوێت بابەتی چاولێکەری ببەستمەوە بە مامەڵەکردنی کۆمەڵگا لەگەڵ تەمەندا لە هەندێک لە هاوڵاتیان بۆ نمونە ئەڵێ ئەم جۆرە ئۆتۆمبیلەی پێەیە یاخود ئەم جۆرە جلە ئەپۆشێ وەکو چاولێکەرێکی لێ ئەمریش هەمان کار ئەەکەمەوە ئەمە ناچێتە قەڵبی ئەوی ئەم کەسە ینی باوەڕی بە خودی خۆی نەبێت لەگەڵ تەمەنەکەی خۆیان کاروبارەکان نەکات و بەڵکو پشت بە چاولێکەری بەستێ تو خوێنەوە بۆ ئەمە چی و چۆن هەڵی ئەسەنگێنی
لە بابەتی چاولێکەری یەک ڕستە گرنگە من لەو ڕستەیەوە ڕوونی یەکەمەوە بۆتان زۆر بەڕوونی لە زانستی کۆمەڵاسیە پێوەرێک هەیە ئەڵێ ئەو شتە چییە وا ئەکات مرۆڤێک لاسایی مرۆڤێکی کە بکاتەوە هەردوو کەسەکە ئاستی سەقافیان ئاستی عەقڵیان ئاستی گەشەی خێزانیان ئاستی پەروەردەییان وەکو یەکە لە ناو یەک خێزان لە ناو یەک ژینگە لە ناو یەک کۆمەڵگە گەورە بوون کەسێکیان ئەبێتە مۆدێل بۆ کەسێکی کەیان ئەما بێت توێژینەوەی لەسەر بکرێکە زۆر گرنگە بەڵام چاولێکردن ئەوەی کە جەنابەت وت جۆرێک لە جۆرەکان متمانە بەخۆنەبوونی تێدایە بەڵام هەمیشەش متمانە بەخۆبوون نییە ئەگەر چاولێکردنەکە بۆ کاری باش بوو بۆ کاری دروست بوو بۆ هاندان بوو بۆ تەشجیع بوو بۆ گەشتن بە پێگەیەکی بەرز بوو بۆ نمونە جەنابەت مامۆستای زانکۆیت و من قوتابی جەنابتم ئەمەوێ هاوشێوەی جەنابە هەڵسوکەوت بکەم بۆ ئەوەی منیش بگەم بە قۆناغی مامۆستای زانکۆ ئەمە عیبێکی تێدا نییە و ئەتوانم داواش لە جەناب بکەم هاوکاری من بکەیت بەڵام ئەگەر هەردووکمان لە یەک ئاست بووین لە یەک ژینگە بووین پێویستی بەوە نەئەکرد کە تۆ هەمان جلی من لەبەر بکەی لە هەمان شوێنی من نان بخۆی لە هەمان شوێنی من هەڵسوکەوت بکەی ئەمەیان بریتی ئەبێ لە چی خۆ بەکەم زانین و بچووک بوونەوە لە ئاستی عەقڵی و دەرونی و توانا کۆمەڵایەتیەکانی خودی خۆت و بە گەورە زانین و بە پێشەنگ زانین و بە کامڵ زانینی کەسی بەرامبەر و بە بچووک سیرکردن و بە کەم سیرکردنی ئەوەی کە من هەمە و بە جوانزانین و بە گەورە زانین و بە باشزانینی ئەوەی کە ئەوی کە هەیەتی ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ئەم سلوکە بەردەوام بوو جۆرێک لە ناپێگەشتووی کەسێتی دروستەکە وە گوتم ئەگەر لەلایەنە ناباشەکەی بوو واتە من ماڵێکم هەیە کەسێکی کەش ماڵێکی هەیە من بۆ خۆم دروستم کردووە کە ئەچم سەیری ئەوەی ئەوەکەم بێم ماڵەکەی خۆم بڕوخێنم وەک ئەو دروستی کەم ئێمە ئازانین دنیای هیچ کەسێک لە هیچ کەسێ ناچێ دەرونی هیچ کەسێک لە هیچ کەسێ ناچێ و پێداویستیەکانی هیچ کەسێکیش لە هیچ کەسێکیکە ناچێ بۆیە ئەو سیارەی بۆ ئەو گونجاوە ڕەنگە بۆ من نەگونجێت و ئەو ئۆتۆمبیلەی فلانە کەسپێتی ئەکرێ من دەرەقەتی بەنزین کڕینەکەشی نەیەم بەڕاستی لەبەرەوە ناکرێت ئەو کەسە بیەوێت چاولێگەری کەسێکی کە بکە هەر بەو شێوەیە بێنێتە بەرچاویکەوە ئەیەوێت جلوبەرگی کەسێکی زۆر خوار لە تەمەنی خۆی بکاتە بەری چەندێک پێوەی جوانە چەندێک پێوەی ڕەونەقدارە هەر هێندەش چاولێگەریەکە ئیسفادەی لێ بێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاکدانە نادر سەرپەرشتیاری ڕێنماییکاری پەروەردەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.